ئامانجی ئێمە ئەوەیە کەوا پەیامی ئیسلامی شریعەتی ئیسلامی بگەێنین بە خەڵک. بەڵام لەم هەڵبژارنە بەڕاستی دەرکەوت کە خەڵکی وەکو پێویست پشتیوانی نەکردین. ئەمەش وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەلکەیس من دان نفسه، ئینسانی عاقڵ ئەوەیە بەخۆیان بچێتەوە، سەرزنشتی خۆی بکە. بۆیە ئێمە بەڕاستی بڕیارمان داوە بە خۆمانە بچینەوە و پێداچوونەوە بە خۆمانە بکەین، چونکە بەڕاستی ئەم پەیامی ئیسلامە پێشینی ئێمە خۆیان کردو بە قوربانی، پێشینی ئێمە قوربانیان لە پێناوە داوە و خەڵک بۆی بگاتە ئەم پەیامی ئیسلامە خوێنی ڕشتووە، عارەقەی ڕشتووە و ڕەنجی زۆری بینیوە، هەم لەوەی کە گەیاندوێتی و هەم لەوەشی کە وەری گرتووە. بۆی ئەم شتە دوولایەنەیە، ئێمە خۆمان بە خزمەتکاری خەڵکە زانین و ئێمە خۆمان بەخوای پەروەردگار فرۆشتووە و بەڵێنیشمان داوە کە خزمەتکاری بکەین. بۆیە سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە خۆمان بە سەرکەوتوو ئەزانین کە مادام لەسەر ئەم ڕێگە و ڕێبازە ماوینەتەوە کە خۆمان نەدۆڕانەوە، وەکو خوای پەروەردگارە فەرمێ وأخرى تحبونها نصر من الله وفتح قريب. خوای پەروەردگار کە باسی سەرکەوتنەکە ئەفەرمێ ئێوە پێتان خۆشە، بەڵام کە باسی بردنەوەی بەهەشتەکە ئەوەی داتە پاڵ خۆی. خوای پەروەردگار فەوزی عەزیم بە بردنەوەی ئیماندارانە بینێت لەسەر مەبدەئەکەیان کە ماونەتەوە. بۆیە ئێمە لەم ڕۆوە سەرکەوتوینە، با مسلمانان هەمووی ئاگدار بن. کۆمەڵی دادگەری هەتا لەسەر ئەو ڕێگە و ڕێبازە بێ سەرکەوتووە، پشتیوان بەخوای پەروەردگاریش بەڵێ نەدەین لەسەر ئەو ڕێگە و ڕێبازە بژین و لەسەر ئەو ڕێگە و ڕێبازەش بمرین. ئەمما ئەوەی کە پشتیوانی جەماوەر زیاتر بەدەستبێنین و ئەم پەیامە چۆن بگەێنینە خەڵکی، ئەوە خوا پشتیوان بێ، ئێمە پێچینەوە و پێداچوونەوە بە میکانیزمەکان ناکەین و داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستانی شەکەین کە ئەگەر خەلەل لە ئێمە بووبێ ئێمە نەمانتوانیوە ئەو پەیامە وەکو پێویست بە خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین. پشتیوان بەخوای پەروەردگار لەم دەقیقەیەوە ئێمە بڕیارمان داوە بە جددی هەوڵ بدەین و بە جددی کۆشش بکەین و شەو ڕۆژ بخەینە سەر یەک بەوەی ئەو پەیامە ڕوونتر، جوانتر، وازحتر بگەینە تاک تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەنیازی ئەوەی کە خوای پەروەردگار لێمان ڕازی بێ، خوای پەروەردگار لێمان وەرگرێ. بەڕاستی ئەو کاتەش خەڵکیش بەرپرسیارە بێ لەوەی کە پشتیوانی مەشروعی ئیسلامی بکە و باوەش بۆ مەشروعی ئیسلامی بگرێتەوە. ئێمە ئەبێ کەم و کوڕەکانی خۆمان چاکەین تاکو خەڵک زیاتر باوەش لە ئیسلامدا میلەتەکەمان پارێزراوترە بێ و بژار ئەبێ لە گەندەڵی و خراپەکاری.